خۆشەویستانمان لە چۆری یەکەمی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین وەک هەمیشە پامی ڕۆژ هەفتانە بڕگەیەک یان دوو بڕگای دەبێت پێوەست بە خێزان، پێوەست بە ئارامی خێزان، پێوەست بە تون و تۆڵکردنەوەی خێزان کە کەسانی زۆر شارەزا کەسانی پسپۆر دەهێنین بۆی کە هەموو لایەکمان سوود لەم بابەتانە سوود لەم جۆرە گفتوگۆ و قسەکردانە ببینین و تایبەتی تر خێزانەکان کە ئینشاڵڵا بینەری ئەم بەرنامەی ئێمە بن. بابەتی ئەمڕۆمان پێوەست بە خێزان بوونی خۆشەویستیە و لە نێویشیدا دەربڕینی ئەم خۆشەویستیە بۆ هاوسەران تا چەند گرنگە، تا چەند ئەم خۆشەویستیە دەبێتە مای ئاسوودەیی، دەبێتە مای تۆکمەی نێوان هاوسەران. توێژەران و پسپۆڕانی دەرونی هەمیشە و بەردەوام باز لەو دەکەن کە خێزانێکی پڕ خۆشەویستی، خێزانێک کە دەربڕینی خۆشەویستی لە نێوان ئەندامەکانی بوونی هەبێت حتمما جیاوازی هەیە لە نێوان خێزانێک کە ئاها ساردیەکی هەیە لەنیا لەوانەیە وەکو پێویست نەبێت ئەم خۆشەویستیان. هەندێک جار خۆشەویستی کەسەکە لە ناخایەتی بەڵام دەری نابڕێت و ناتوانێت یان جورئەتی ئەوەی نێ، یان هەندێک جار پێیوەستە بە ئەوەی کە کەسەکە لەوانەیە خۆی پێ گەورەتر بێت ئەمە ئەنجام نەدات. ئێمە باز لەو دەکەین کە چی بکەین هەل لە بیدایەتی پرۆسی هاوسەرگیریدا تاوەکو بگوازرێتەوە بۆ ئەندامانی خێزانەکان خۆشەویستی بوونی هەبێت و دەربڕینی ئەم خۆشەویستیە لە نێو ئەندامەکانی خێزاندا مەوجود بێ. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئیسماعیل سەید ئەمین، ڕاوێژکاری خێزانی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر میوانی بەرنامەکەمانە. مامۆستای گیان سڵاوی خوا لێبێ، سوپاس بۆم دەرفەتە بێ ئەمەد بەخشی. سڵای خۆی گەرە لە ئێوەش پێ و لە خزمەتتاندا دەبن. خزمەت لێمە مامۆستا گیان. مامۆستا تا چەند گرنگە لە پرۆسەی هاوسەرگیریدا یان پێش پرۆسەی هاوسەرگیری ئەم کوڕوکچە درک بەوە بکەن کە دڵی بەم کوڕەوەیە، دڵی بەم کچەوەیە و ئەتوانێ خۆشەویستی خۆی ببەخشێ بەم ئافرەتەوە، ئافرەتەکەش بە پێچەوانەوە. ئەمە چۆن دروستە بێت؟ چی بکەین کە بۆی کە ئەم لە بناغەوە ئەمە دروست ببێت؟ بەڵێ، بنای خی گەورە و مهرەبان، سڵای خی گەورەتان لەبێ و سڵاو و ڕێزم بۆ بنێرە بەڕێزەکانتان. سەراحەتەن مرۆڤەکان لە خەڵقیانەوە لە دروستبوونیانەوە خۆشەویستی و ڕێزگرتن و چۆناڵێن هەستی خۆشویستی لە نێو هەر یەکێک لە ئەندامانی ئەو مرۆڤە دروست دەبێت. ئەم خۆشەویستیە دەبێتە پێویستیەک لە تەمەنێکی لە دایکبوونی یەکڕۆژیەوە هەتا ئەو کاتێکە دەمرێ بەردەوام پێویستی بەم خۆشەویستە بێ، بەردەوام پێویستی بەوەی دەبێت کە لەلایەن کەسەکانی چواردەوریەوە ئەگەر دایک و باوکە، ئەگەر خوشک و براکانە، ئەگەر هاوڕێ و دۆستەکانێتی، ئەگەر ئەو کەسانی کە لە ناو کۆمەلگا لەگەڵیان کار دەکە یان بە هەر شێوازێک لە شێوازەکان کە تێکەڵبوونێک دروستە بێت لەگەڵیان. بۆیە کە باس لە هاوسەر دەکەین، کوڕ و کچێک کاتێک کە دایانەوێ هاوسەرگیریەک بکەن و بچنە ناو قەفەسێکی خێزانی و لە ژێر خانوویەک بەیەکەوە بژین، هەدەفە ڕەئیسەکە یان ئامانجە سەریەکەکە ئەوە نییە ئەوانە هەرێکێک لە ماڵی خۆیان بێزار بن یان چۆن ئەڵێن بۆ مەبەستێکی دیاریکرا و دەچنە ئەو بابەتەکە، بەڵکو خۆشەویستی هاوسەرگیری، خۆشەویستی نێوان هاوسەران خۆشەویستیە کە لە هیچ خۆشەویستی تر ناچێ و بە هیچ خۆشەویستی تر پڕ ناکرێتەوە. بۆیە زۆر پێویستە کوڕ و کچەکانمان ئەوانەی کە دەیانێ بچنەوە پرۆسەی هاوسەرگیریەوە زۆر باش لە مانای خۆشەویستی تێبگەن کە خۆشەویستی ئەو مانە سحرەی هەیە کە بەردەوام تاکەکانی ئەو خێزانە پێویستیان بەوەی دەوێت کە لە هەموو ژیانیاندا خۆشەویستی ڕنگ بداتەوە لە قسەکانیان، لە ڕەفتارەکانیان، هەتاوەکو بتوانن ژیانێکی خۆش بەسەر ببن و ئاسوودە بن تاکەکان لەگەڵ یەکتری. سەرنجام ماڵێکی ئارام دروست دەبێ و ماڵێک دەبێت کە خەڵکەکان بە ئاسوودە تێدا دەژین و دوجار خەڵکی باش و نەوەی باش تێدا بەرهەم دەهێنرێ. زۆر باشە.
ئایا خۆشەویستی ڕێژەیەکی دیاریکراوی هەیە بۆ دەربڕینی چکە زۆر جار لەوانەیە ئەومان بیست بێت دەوترە دەڵێت با نەزانێت ئەوەندەت خۆش ئەوێت لەوانەیە کارزانەوەیکی پێچوانەی هەبەیان جێت بهێڵەیان بە جۆرێک لە جۆرەکان لە خۆبایی ببێت ئایا هیچ ڕێژەیەک یاخود ژمارەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوی خۆشەویستی خۆمانی پێدەر ببڕین یان نەخێر دەکرێت ئێمە بێ سنوور خۆشەویستی خۆمان بۆ هاوسەرەکانمان بۆ خێزانەکانمان دەرببڕین دەست خۆش بێ لە نیاخان ئەم پرسارێکی زۆر گرانگە بەڕاستی پرسارەکە لەوێ خۆی دەبینێتەوە ئایا خۆشەویستی تەنهامانەی ئەو دەڕبیننیە کە ئێمە تێگەیشتونە و دەبێ هاوسەران تەنها بە وتنی وشەیەکی خۆشەویستی ئەو ئەرکیان لەسەر شانیانە کۆتایی پێدێ یاخود شتی تر لە دوای خۆشەویستی هەیە ینی مەسەرەن هاوسەرێکمان هەیە بە خێزانەکەی لاانێ ڕۆژی دەزارش پێ بڵێ خۆشم دەوێ بەڵام ئەو خۆشەویستی وای کردووە ڕێز لە ڕایەکانی بگرێ وای کردووە هاوکاری بێ لە ماڵەوە وای کردووە کە بەدەم پێداویستەکانیەوە بچێ وای کردووە کاتی بۆ تەرخانکە بەیەکەوە دابنشن ئایا دەکا کە ئەم خۆشەویستیە ڕنگدانەوەی هەبووە لەگەڵ ژیانی هاوسەریاندا سەردانی پێ بکە هەدی بۆ بێنێ و بڵێن دیاری بۆ بێنێ ئەو شتانی کە خۆشەویست دەخوازێ بۆیە خۆشەویستی سەراحەتەن هەر ئەوە نییە بڵێن ڕێژەیەکی دیاریکراو هەیە بڵێ ئەوەندەم خۆش دەوێ بڵێ هەندی هەموو دنیام خۆش دەوێ یان مەسەرەن تۆ هەموو ژیانمی بەڵام ئەدێگەر لە واقعدا کەسەکە مامەڵی ناتەندروست بوو بە شێوازێکی ناشرین مامەڵی لەگەڵ کرد ئەنما لەگە ڕێزم بۆ چنابتان و بنێران بێڕێزی بەرامبەری کرد قسەی ناشیرنی لەگەڵی کرد قسەی توندی لەگەڵ کرد خۆ ئێمە خوێن و گۆشتین هەشت و مەشاعیرمان هەیە ئەم زمانی جەستەیی کە کەسەکە کەلیمات و وشەکانی لێدەتە دەرەوە زۆر بە ئاسانی کەسی بەرامبەر هەست پێ دەکا ڕاستە ئەو شەی کە دەری دەیبڕی لە دڵەوە بۆ هاوسەرەکەت دەردەچێ یاخود دەتەوێ جۆرێک لە فێڵکردن و هەڵخەڵەتاندین دروست بێ ڕێژەیەکی دیاریکراو نییە بۆ خۆشەویستی بەڵکو حچەندی ینی مالا نیهایە بۆ مرۆڤەکان پێویستمە بە خۆشەویستی هەیە چونکە خۆشەویستی ئەو وزەیە بۆ هاوسەران کە بە زۆربوونی هێزی خۆشەویستی لە ناو خێزاندا وا دەکە ئەم هێزانە ئەو خێزانە پتەوتر بێ و ئەم خەڵکانی کە لە ناودا بە ئاسوودەی بژین هەرچەند ڕێژەکەشی کەم بکاتەوە بە دڵنیاییەوە وەکو ئەوەی کە هێز لە ناو خێزانەکە نامێنێ لە نێوان هاوسەرەکان نامێنێ و سەرنجام ساردبوونەوەیەک دروست دەبێت کە ئەگەر زوو فریایی ئەم بابەتە نەکەون سەردەکێشێ بۆ دروستبوونی کێشە و دوجاریش بۆ لێک جیابوونەوە و بۆ جیابوونەوەیەکی ڕوحی سەرەتا پاشانیش بۆ جیابوونەوەیەکی جەستەیی لە نێوان هاوسەرەکاندا. بەڵێ مامۆستا ئیسماعیل هەمیشە بەردەوام لەوانەیە خانمان زیاتر گلەی دەربڕینی خۆشەویستی بکەن لە پیاوان کەمتر خۆشەویستی دەبڕن هۆکارەوەیە کە پێیوەستە بە فسیۆلۆجی پیاوانەوە کە بەم شێوازن یان بۆچی دەگەڕێتەوە و تا چەند گرنگە ئەگەر خۆشەویستیش دەرنەبڕێت پیا هەڵدان و ستایشکردن بوونی هەبێت کە حتمەن خانمان ئەمەیان پێخۆش دەبێت. وڵات مامۆستا دانیێل بەڕاستی کێشەیەکی گەورەیە بەنسبەت هاوسەرانەوە ئەو بابەتی کە جەنابەت باز دەکەی و زانانی دەرناس و ئەو بابەتانی کە ڕاوێژکارانی خێزانی زۆر لەسەر ئەم قسە لەم بابەتە قسەیان کردووە کێشەکە لە فیسیۆلۆژی و لە سایکۆلۆژی پیاودایە سەراحەتەن پیاو پێی وایە خۆشەویستی بە ئەو کەلیمات و ئەو دەڕبرانانە نییە کە بۆ ئافرەتی دەبڕێ بەڵکو بۆ ئەو ڕەفتارانە دەبینێتەوە کە پیاوەکان بەرامبەر بە ئافرەتەکانیان دەکەن هەمان ئەم پرسیاریان لە پیاوێک کردوتی ئافرەتێک لە پیاوەکەی خۆی پرسیوتی ئایا پیاوەکە منت خۆش دەوێ پیاوەکە زۆر بە سادەی جوانیدایە وتی باشترین نمونە یا باشترین بەڵگە لەسەر ئەوەی کە من تۆم خۆش دەوێ ئەوەیە کە ئێستا لە تەنیشت و دانیشتومە کەواتە پیاوەکان بە ڕەفتارەکانیان نیشانی خێزانەکانیان دەدەن کە خۆشیان دەوێت لە گەڵبوونی ئافرەت لە ناو ماڵێک و بەیەکەوە ژیانیان کەواتە ئەو پیاوە خێزانەکەی خۆی خۆش دەوێت
مثلا کاتێک کە دەچێتە دەرەوە ئیش دەکا کاروبار دەکات دەبێتە هۆی ڕزق بۆ باڵ منداڵ و هاوسەرانی پیدا دەکات بە جۆرێک لە خۆشەویستی دەزانێت بە هاوسەرەکەی کاتێک کە بەیەکەوە دادەنیشن لەسەر سفرەیەک و بەیەکەوە پێداویستەکانی ماڵەوە دابین دەکەن ئەو پیاوە وا دەزانێت کە ئەمە خۆشەویستی بۆ خێزانەکەی دەربڕیوە کاتێک کە مامەڵەیەکی تەندروست و مەزان قسەیەکی خۆش لەگە خێزانەکەی دەکا بە دڵنیاییەوە ئەوە بە خۆشەویستی بۆ خێزانەکەی دەردەبڕێ بۆیە گرفتی گەورەی پیاوەکانمان کە ئەمن هەرچەندە تێبینیم لەسەر ئەو بابەتە هەیە کە ئافرەتەکانمان زۆر حاجەیان بە قسەکان و بە وشەکان هەیە بۆیە پیاوان دەبێت درک بەو بابەتە بکەن بەڵێ ئەوانە گرنگن بۆ دەربڕینی خۆشەویستی لەلایەن پیاوە بۆ ئافرەتەکان بەڵام ئافرەتەکان زیاتر هەست و سۆزەکان و دڵیان زاڵە بەسەر بیرکردنەوەکانیاندا بۆیە ئەی پیاوانی خۆشەویست هاوسەر خۆشەویستەکان کە لە ڕەگێزی نێرن درک بەو بابەتە بکەن کە خێزانەکانتان لەوانەیە بە کەلیمەیەکی خۆش هەموو ئەو ماندووبوونەی کە ڕۆژەکە بینیوێتی لە ماڵەوە لە پەروەردەکردنی منداڵ و لە خاوێنکردنەوەی ناوماڵ و مەسەرەن هەر شتێکی تایبەت بە ماڵەوە کردبێتی کاتێک کە تۆ بە چەند کەلیمەیەکی خۆش دەبێتە هۆی ئاسوودەبوونی دڵ و دەرونی پیاوەکە بۆیە ئەرکەکانمان بەڕاستی زۆر قورس نییە بەرامبەر بە ئافرەتان پیاوان زۆر بە ئاسانی دەتوانین بە ئەرکێکی سووک ئەو واجبەی سەرشانمان هەیە جێبەجێکەین ئەویش ئەو کەلیمە طەیبەی کە هەروەک خۆشەویستمان باسی دەکات ئەلکەلیمەتو الطەیبە سەدەقە ئەو کەلیماتە بەکاربێنین و لە هەستێکی خۆشەوە بۆ خێزانەکانمان تەبەسومکە فی وەجهی ئەخیکە ئەو تەبەسومە بۆ ئەو ئافرەتەش هەر هەمان شت دەبێت کاتێک کە بە وەجهێکی خۆشەوە دێوە بۆی لەوانێ ئەرکەکەمان ئەوەندە قورس نەبێ ینی پێویست بکە ڕۆژانە زۆر جار بە خێزانەکانمان بڵێن خۆشمان دەوێت زۆر ئاساییە دەتوانین بم ڕێگا ئاسانە خێزانەکانمان ئاسوودەکەین کە ئافرەتان زۆر پێویستیان پێ هەیە مادام ئەوانیش پێویستیان پێ کاتە ئێمە دەتوانین ئەو وەسیلەیە ئەو ڕێگا بگرینە بەر کە خێزانەکانمان پێویستی هەیە و دوجار ئێمەش قازان دەکەین چونکە کاتێککە خێزانت ئاسوودەیە کاتە خێزانت لێت ڕازیە و دڵی خۆشە بە دڵنیاییەوە ئەم دڵخۆشیە بۆ پیاوەکەش دەگەڕێتەوە و سەرنجام خێزانێکی ئاسوودە و ئارام دروست دەبێت. زۆر باشە مامۆستاوەکو خۆشت ئاماژەت پێ کرد دەربڕینی خۆشەویستی تەنها بە وشەی خۆشمزەوەی ناکرێت یعنی دەکرێت بە چەند ڕێگایەکی دیکەش بێت بەڵام لە خێزانێکدا کە یەک دوو منداڵیان هەیە ئایا ئەم دوو هاوسەرە دەکرێت چەند جۆر ڕێگا بەکار بهێن بۆی خۆشەویستی خۆیان بۆ یەکتری دەرببڕن لە پێش چاو منداڵەکانیاندا؟ بەڵێ ڕێگای زۆرمان هەیە بۆ ئەم بابەتە کە منداڵەکان تێبگەن کە دایک و باوکەکان یەکتریان خۆش دەوێت یەکێک لە ڕێگا سەرەکیەکان ئەوەیە کە کاتێک کە هاوسەرەکان بەیەکەوە دایک و باوکەکە بەیەکەوە بە زمانێکی ئارام بە زمانێکی شیرین مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن بەڵگەی لەسەرەوەی مناڵەکان تێدەکەن کە ئەو دایک و باوکە ڕێز لە یەک دەکەن و یەکتریان خۆش دەوێت کەواتە ئەمە خاڵ یەکەم کە بە ئارامی و بە قسەی نەرم یەکتر لەگەڵکردن بە دڵنیایی و مناڵەکە تێدەکات. خاڵی دووەم ئەوەیە کە زۆر جار پێویست دەکات کە بەیەکەوە دابنیشن و مناڵەکانیش و خێزان مەسەنەن لە باوەش گرتن یەک هەم خێزانیشی هەم مناڵەکانیشی لە باوەش بگرێ یاخود بڵێن ئەگەر جائیز بێ مەسەنەن زۆر لێک نزیک بنەوە دابنیشن بەڵگەی لەسەرەوەی کە ئەم بەیەکەوە بوونە بەڵگەیەکە خۆشەویستی یەکترینە. دووەم خاڵی دووەم ئەوەیە کە کاتێک کە کێشە لە نێوان هاوسەرەهان دروست دەبێت زۆر پێویستەکە دایک و باوکەکان لە ژووری تایبەت بەخۆیان یان لەو کاتانەی کە مناڵەکانیان لە ماڵ نین کێشەکانیان لەگەڵ یەکتر باسکەن و هەوڵی چارەسەرکردن. ئەمە بۆچی لەبەر ئەوەیە کاتێک کە مناڵ بە درژایی چەند ساڵی کاتێک کە گەڕۆ دەبێت لە ماڵ تەماشا دەکە ئەو ماڵە ئارامی تێدا هەیە کێشەی تێدا نییە و دایک و باوکەکان دەمەقاڵێ و چۆن ئەڵێن قسەی ناخۆش بەرامبەر بە یەکتر ناکەن کەواتە ئەم شاردنەوەی کێشەکان لە مناڵەکان دوجار
هۆکارێکە بۆی کە مناڵەکان تێبکەن کە ئەو دایک و باوکە بەیەکەوە تەبانە و بەیەکەوە ئاسوودەنە. خاڵێکی تر ئەوەیە کە سەردانی و سەفەرکردن بەیەکەوە ئەگەر هاوسەرەکان لەگەن مناڵەکانیان بەیەکەوە سەفەریان کرد و بەیەکەوە چوونە مەسەن خواردنێک بخۆنیان لە مەطعامێک سەردان بکەنیان هەر گەشتێکی دیکە هەبێیان سەردانی ماڵە خزم و دۆستەکانیان بکەن بەڵگەیەکەلەوەی ئەم دایک و باوکە ئەم هاوسەرە ئینسجام هەیە لە نێوانیان و بەیەکەوە دەگونجێن و کێشەیان نییە. ئەمە حاڵەتی دیکەمان ئەوەیە کە چۆن پیاوەکان نیشانی منداڵەکانیان بدەن کە بە شێوازێکی جوان مامەڵە لەگەڵ دایکیان یا لەگەڵ باوکیان کرد. مەسەن کاتێک کە دایکەکە قسەیەکی هەیە یان ڕێیەکی هەیە یان ئامۆژگارەیەکی هەیە بۆ منداڵەکانی ئەو کات ئەگەر باوکەکە قسە دەکات دایکەکە پشگیری وتەکانی دایکەکە بکە بڵێ ئەوە باوکتان بەم شێوەیە قسەی کردووە لە مەسلحەتی ئێوەیە لە بەرژەوەندی ئێوەیە و ئەم بابەتە منیش پشگیری دەکەم. ئەم پشگیریکردنە بەڵگەی لەسەر ئەوەی کە مناڵەکان تێدەکەن کە ئەو دایک و باوکە بەیەکەوە یەکتریان خۆش دەوێت و هەردووکیان بەرژەوەندەکانی هاوسەرگیریان لە پێشچاوە و بە پێچوانیشەوە کاتێک کە دایک فەرمانێک دەکا ئامۆژگاریەک دەکا یان لە بەرژەوەندی مناڵەکان بڕیارێک لە ماڵەوە دەردەرچێ ئەم مناڵانە کاتێک کە دەبینن باوکیان پشگیری وتەکانی دایکی دەکا و بەیەکەوە قسەکان دووبارە دەکەنەوە مناڵەکان زۆر باشتر ئێگەن کە ئەمە بەڵگەیەکە ئەو دایک و باوکە یەکتریان خۆش دەوێ و مەشاکل لێ نوێنێن نیە. وەڵحاصل بەدایان ڕێگا هەیە کە دایک و باوکان بتوانن نیشانی خۆشەویستیان بدەن. حاڵاتێکی دیرمان هەیە کە ئەگەر بکرێ هەفتەی جارێک ئەگەر نەکرا بە 2 هەفتە جارێک دانیشتنێکی خێزانی دروست بکرێ لە هەندێک لە دانیشتنەکاندا ڕۆڵ بدرێ بە دایک قسە بکە ئامۆژگاری بکە و بەیەکەوە قسە بکەن و گفتوگۆ لەسەر کێشەکان بکەن. ئەم بەیەکەوە بوونە بەڵگەی ئارامی و ئاسوودەی ئەم خێزانەیە. ماوەسا بەرکەوتنی جەستەیی نێوان هاوسەران بوون پیاوەکە لە ماڵ دەگەڕێتەوە باوەش بە خێزانەکەی دابکە یاخود دەستی بگرێت ئەگەر پیاوان دەربڕینەکەشیان نەبێت ئەمە تا چەند گرنگە تا چەند دەبێتە مای دەربڕینی خۆشەویستی بە جۆرێکی دیکە ئەگەر بەو شەش نەبێت. اینجا ئەوە کێشەکە ئێمە چی مامەسەدانەر ئێمە وەکو پیاو لەم بابەتە زۆر بە ئاسان تێدەگەین کە دەزانین بەڵێ پیاوان ئەوەندەی گرنگی بە کردداری دەدەن کە خێزانەکانیان خۆش بوێ بەڵام ئافرەتەکان بەم کردارە هەینیشان دەوێ بڵێن وشەشیان دەوێ وەدانێ بە زمانیش بۆیان دەربڕی و زمانی دەستەشیان بۆ دەربڕی بۆیە گرنگە خێزانەکان چم پیاوەکە و چه ئافرەتەکە هەردووکیان درک بەم بابەتکەم پیاوەکان ئەوەی لەسەر شانیانە سەر ڕای لۆغی جەستەیان و زمانی جەستەیان بەرامبەر بە خێزانەکانیان ڕۆژانە چەند جارێکیش ئەم بورن چەند جارێک ئەم بە قسەیە لەگەڵ هاوسەرەکانیان بکەن و پێیان بڵێن خۆشمان دەوێن و ئافرەتەکانیش بزانن کاتێکە پیاوەکانیان بەم شێوەیە مامەڵە ناکەن مامەستیان ئەوە نییە کە ئێوان خۆش ناوێ بەڵکو ئەوە هۆکارێکە لەوەی کە پیاوەکان سایکۆلۆژیان بەم شێوەیە ڕەفتار دەکەن ئەوە پێویست بەوەی ناکە لیان تۆڕە بن لیان عاجز بن یان چونکە یەکێک لە کێشەکانی ئێمە چیە مامۆستادانێر کاتێک کە ئافرەت سەیر دەکا پیاوەکەی کەلیماتی خۆش بەکار ناهێنێ لە ذاتی ئەوەی ڕاستەوخۆ لەگەڵ پیاوەکەی قسە بکە بڵێ وڵات پیاوەکە مەسەر پێویستم بەوەی هەیە کە جەنابەت ڕۆژی جارێک یان بە چەند ڕۆژ جارە پێم بڵێ خۆش بێ و کەلیماتیش لە دەمت بێتە دەرەوە دێ بە غەیری مباشر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ تووڕەبوونی خۆر دەردابڕێ چۆن لێ عاجز دەبێ ڕەفتارەکانی دەگۆڕێ لێی دوور دەکەوێتەوە لە کاتێکدا پیاوەکە سیر دەکە و بیر دەکاتەوە باشە خۆ هیچ شتێکم نەکردووە و ئافرەتە لێم سارد بۆتەوە گرنگیم پێ نادام لێم دوورکەوتەوە ئەم بابەتە سەر دەکێشێ بۆ دروستبوونی کێشە لە نێوان هاوسەرەکانە و دوجار نازانن هۆکاری ئەم ساربوونەوەشیان چییە. یەک خاڵی گرنگی تریش هەیە کە دەمێ بە جەنابتان و بە هاوسەر خۆشەویستان بڵێم ئەوەیە کە
زمانی خۆشەویستی نێوان هاوسەرەکانیش لە یەکتری جیاوازە واتە هەموو ژن و پیاوێکیان پیاوەکان و ئافرەتەکان ئەم هەمان زمانی خۆشەویستیان نییە لە نێوان یەکتریاندا بۆیە ئەگەر بێت و پیاوەکان زمانی خۆشەویستی نێوان یەکتریان زانی لە هاوسەرەکان زانیان چه زمانێکی خۆشەویستی هەیە بە دڵنیاییەوە ئاسانتر دەتوانن زاڵ بن لەسەر ئەم بابەتە. فەیلسوفێک و دکتۆرێکی ئەمریکی هەیە زۆر جوان ئەم بابەتی لە کتاباکدا بە ناوی زمانەکانی خۆشەویستی نێوان هاوسەران باسی کردەوە. زۆر بە ئاسانی کاتێک کە مرۆڤەکان دەیخوێنێتەوە کتابەکەی و گوێ لە وتەکانی دەگرێ درک دەکا بەوەی کە ئەم وەسیلانی کە دەبنە هۆی دروستبوونی خۆشەویستی نێوان هاوسەرەکان و زمانی خۆشەویستی هاوسەرەکان چییە زۆر بە ئاسان درکی پێ دەکەی یەکێک لەو ڕێگانی کە باز دەکا یان لەو زمانێک کە باسی دەکا بۆ نمونە هەندێک ئافرەتمان هەیە حەزی لێیە کاتی بۆ تەرخانکەی باش کەواتە ئەو ئافرەتە پێی خۆشە زۆر لە لایبی لەگەڵی بی لە مەتبەخ لەگەڵی بی لە دیوەخان لەگەڵی بی سەردانی لەگەڵ بکەی بڵێن شوێنە گشتەکانی پێ بکەی زۆرترین کات دانیشی لەگەڵی قسە بکەی بڵێ باشە مامۆستا بۆ ئەوەی خێزانەکان یاخود هاوسەران ئەو خۆشەویستی کە لە نێوانیاندا بەردەوام هەبێت و بەردەوام بێت تەنانەت کاتێک کە کێشەیەکیان دەبێت خود مەقاڵەیەکیان دەبێت بۆ ئەوەی چواردەور و تەنانەت منداڵەکانیان یاخود کەسانی دەروی خێزانەکانیان پێیان نەزان پێویستە چی بکەن ئایا دەکرێت لە پێشچاو منداڵەکانیاندا بووناڵی لود لێ بکەن و قسە لەگەڵ یەکتری نەکەن یان پێویستە ئەگەر کێشەیەکیشان هەبوو لە پێش چاو خەڵکی و لە پێش چاو منداڵەکانیاندا وەکو جاران و بە شێوازی پێشتر خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕن. بەڵێ بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەی لە نێوان هاوسەراندا هەیە کە درگ بەم کێشەیە ناکەن بەم بە ترسناکی ئەم بابەتە ناکەن دەمەقاڵی و ڕەفتاری ناشیرنی نێوان هاوسەران لە پێشچاوی مناڵەکان و کەس و کار بۆمبێکی زۆر ترسناکە لە ناو ژیانی هاوسەری کە لە هەر کاتێکدا بتەقێتەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم خێزانە لە یەکتر بترازێ. ژن و مێر یاخود ژن و پیاو بەیەکەوە هاوسەر لە ناو خێزان بە دەرەجەیەک لە غورفەی و لە ژووری نووسن کێشەکان دروست دەبێت. بۆیە پێویستیشە ژووری نووسن کە تەنها ئەو دوو هاوسەری تێدا هەیە لەوێش باجارێکتر چارەسەرەکە دروست ببێتەوە چونکە مناڵەکان تاوانیان نییە لەوەی کە ئەم دایک و باوکە کێشیان هەیە مناڵەکان باجی ئەم بابەتەی کێشەکان دەدەن لە نێوان هاوسەرەکاندا لە کاتێکدا ئەوان بەشێک نینە لە کێشەکە بۆیە زۆر گرینگە دایک و باوک ئەو هاوسەرە بەڕێزەکان کاتێک کە کێشەیەک سەر هەڵدەدا لە نێوانیاندا هەتا پێیان بکرێ کەسە نزیکەکانی خۆیان کە مناڵەکانە و دایک و باوکانە بە هیچ شێوەیەک ئاگداری بابەتەکە نەبن چونکە ئەوەی کە درکی بە بابەتەکە دەکا ئەوەی کە زانیاری لەسەر کێشەکە هەیە خودی ژن و پیاوەکەیە ئەوەکانی تر هەمووی لە دوورەوە یان گوێیان لێ دەبێ یان بۆیان باسکراوە یان بە ڕەفتارەکاندان بینن بۆیە ناتوانن بڕیارێکی دروست لەسەر ئەم دۆسیە بدەن و بەڵکو جاری زۆر جاریشەیە کە دایک و باوکی هەردوو لایەکان لایەنگیری کوڕەکەی خۆیان یان کچەکەی خۆیان دەکەن ئەم لایەنگیریش جارێکی تر ئەم کەلێنی کە لە نێوان دوو هاوسەرە دروست بووە فراوانتر دەبێ و لێکترازانەکە فراوانتر دەبێ و سەرنجام بۆ لێکجاربوونەوە دروست دەبێ. زۆر گرینگە هاوسەران شێوازی چارەسەرکردنی کێشە لە نێوان خۆیاندا بزانن. ئەگەر ئەم شێوازەمان زانی زۆر بە ئاسانی دەتوانین بەبێ ئەوەی مناڵەکانیشمان و کەس و کارەکانمان بەشداری پێ بکەین لە کێشەکانماندا. هەموو جار ئەو قسێ دوکەم و دووبارەی دەکەمەوە خودی کێشە نییە لە نێوان هاوسەرەکاندا بەڵکو کێشە لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکەیە کاتێک کە زانیاری و هۆشیارییەکی ورد و دروستمان لەسەر شێوازی چارەسەرکردنی کێشەکانی هاوسەران و خێزانەکان هەبوو بە دڵنیاییەوە زۆر بە ئاسانی دەتوانین بە زمانی گفتوگۆ و زمانی لێک تێگەشتن و بە زمانێکی هاتێ و هەروەها هەڵبژاردننی کاتێکی گونجاو بۆ باسکردنی کێشە کە کاتەکە هەم
تایبەت بێ بۆی کە مناڵەکان لەو ماڵە نەبن یان وجودیان نەبێ هەم ئەو کاتە بێ کە چ پیاوەکە چ ئافرەتەکە کاتێکی گونجاوی بیرکردنەوەیەکی تەندروستیان بێت ناکرێت لە کاتی تۆڕەبوون و ناکرێت لە کاتی دروستبوونی کێشەکە لەو لەحزەی کە دڵ و دەرونی کەسەکان ناتەواو و نائارامە بێ کێشەکان چارەسەرکەین چونکە لەو کاتە هەستە تووڕێیەکە زاڵ دەبێت لەسەر بیرکردنەوەکانمان و دوجار لەوانەیە خوانەکە قسەیکی ناشیرن ڕفتارێکی ناشیرن دەردەسێ کە کاریگەری دەمێنێتەوە لەسەر ژیانی داهاتووی خێزانەکە و لەوانەیە نەتوان بە ئاسان چارەسەری بکەن. زۆر باشە دەستخۆش بێت زۆر سپاس بۆ ڕاوێژکاری خێزانی ئیسماعیل سەید ئەمین کە لە ستودیۆکەمان لە هەولێرەوە لەم تۆرەدا لەگەڵمانە بوو سپاس دەکەین.